کە بڵێم پیاوەکە نوێژ نەکەوێ. دوو پرسیار لێرەیە کە چنە ژیانی هاوسەرگیریەوە. ئایا هەر چوونە لای یەک، یعنی بڵێن هەر جوودبوونێکیان لەگەڵ یەک بە زینا حسابە؟ ئەمە یەک. دووەم، ئەگەر بۆ نمونە پیاوەکە تەوبە بکە، پێویستەکە دووبارە لێک مارە بکرێنەوە؟ برای بەڕێزم جارێ طبعاًەوە ئیتیفاقی هەر چوار مەذهبەکەیە، هەر کەسێ نوێژ نەکەر بێت نابێت هیچ کچێکی موسڵمان شووی پێ بکات. و ئەگەر سەد مەلە بڕۆن کچێکی موسڵمان لە نوێژ نەکەریان مارە ببڕن، مارەی نایە، کەواتە وەک ئەوە وایە دەستی گرت بێت، یعنی هیچ ڕووی نەدابێت. ئەمما ئەوەی کەوا ئایا بچێتە لای بە زینا حیسابە، طبعاً ئەمە زانایان ئەفەرمون ئەگەر ئەم کوڕە پێشتر نوێژی کردبێت باشە، دوایی وازی لە نوێژ هێنابێت، طبعاً ئەمە جمهوری زانایان ئەفەرمون بە زینا حیساب نییە، بەڵام ئافرەتەکە لەبەر پاراستنی دینی مستەقبەلی ژیانی ئەبێ هەوڵی چاکبوون بدا، هەوڵی بەردەوامبوون بدا لەگەڵ پیاوەکەیە بۆی بمێنێتەوە لەگەڵیا، نەسیحەتی بکە تا ئەو کاتێ دێتە ڕێگە. بۆی ئەمەش یعنی بۆ ئافرەت زۆر قورسە، بە تایبەت لەم سەردەمەیە، یعنی کۆمەڵی ئافرەت تووشی کۆمەڵی پیاوبوونە نوێژ ناکات، کۆمەڵی مناڵیشیان هەیە. بۆیە ئافرەتەکە ئەبێ بە سەبر و بە حیلمی خۆی بەردەوام بێ لەگەڵیان، نەسیحەتی بکات، و ماڵی باوکیشی و تەنها ماڵی غەزورانی، یعنی هەموو لایەک ئاگادار بکەنەوە بۆی لەگەڵ ئەم کەسەیە هەوڵ بن نوێژەکانی بکە. ئەمما مەسەلەی زینە هەندێ پێیان وایە فەرمون مادام کە مرتد دەبێتەوە بە کولیەن واز لە نوێژە هێنێ، ئەوە ئەبێ ئەو ژن و پیاوە یعنی بە شێوازێکی سلمی و ئاشتی و ئارامی لە یەکتری جیا ببنەوە. ئەمە یعنی ڕای کۆمەڵێ لە زانایانە، چکە فەرمون شەرعی نییە لەگەڵ ئەو پیاوەیە دابنیشێ بە هیچ شێوازێک. جمهوری زانایانیشە فەرمون بە زینا حیساب نابێت، بەڵکو پێویستە مناسەحە بکرێت، ئەم ئافرەتە بتوانێت لە ڕێگەی کەسوکاری و لە ڕێگەی ئەوانەی کەوا معنین بە ئەم ئافرەتە سەرپەرشتیاری ئەم ئافرەتاکەن هەوڵ بن ئەم پیاوە بێنە سەر ڕێگە. بۆی ئەم بابەتە یعنی ئەگە بکرێ ڕەنگە بابەتێکی یعنی چۆن بڵین تەفاسیلی ئەم بابەتە، یعنی ئەتوانین لە بەرنامەیەکا باسیکەین هەموو دەلیلەکان بخەینە ڕوو، بەڵام من بۆ خۆم هەر ژن مارە ناکەم لە هیچ کەسێک نایکەم، ینی بۆ برای خۆم ژنم مارە نەبڕی، یان ژنمانی نەبان نەکەین، نانە هەر بۆ برای خۆم ژن مارە نابڕ، تەنانەت براکەی خۆم کە ژنیە ناوە بۆ مارە نەبڕی. باشە بۆ سەبەب نایبڕم، مارە نابڕ، چکە ئەبێ بۆ کێشەکەشی ئێمە بڕۆین. ئەجا زۆر جار ئەوەیە کوڕەکە ئەڵێ من نوێژەکەم، دوای سێرەکەی نوێژ ناکات، ئەو بۆیە یعنی تر با بڕۆ مامۆسایەکی تر بۆی مارە بڕێت. ئەی پرسیاری دووەم، پرسیاری دووەم